من بۆ سیاحە ڕۆشتم بۆ مصر تر تعارفمان لەگەڵ خێزانەکەم کرۆ کاتە و 2017 زەواجمان کرد دوای گەڕاینەوە بۆ کەرکووکان مەشروعمان دانا پێکۆی شەکرین و یارمەتی یەکتر دێین پشتگیری یەکتریان الحەمدولillah وشکر ئەمە هێواش خۆی فێر بوو بەڕاستی من یارمەتی دەم بەس زۆر کەمی بە زیاتر بڵێن لەگەڵ کەس و کارم و عایلەکەم زیاتر بە کوردی قساکەن لەگەڵی دایکم و ئەمانە ینی فێر کوردی بووە خەڵکیش ینی بە کوردی لەگەڵی قساکە زۆر حەزی لە کوردی تەقریبان هەتا سێ ساڵات سێ چوار قاتی هەیە بە تەمایین دیکەش بکاتن حەزی لێیە لە هەموو گەڕەکان بۆمان دێن هەموو خەڵک ینی دێ لەخوا بەزار خەڵکیش بەدڵێتی و قسەکان فێر کوردی بۆ زۆر بەباشی و مسیش قساکە و زمانی بڵێن عەرەبی عێراقیش باش قساکە